هەمووی گرنگتر پێشەوەی تووشی هەر گرفتێکی تەندروستی بین گرنگە خۆمان هۆشیار بین بەرامبەر جەستەی خۆمان. ئەویش چۆن لە ڕووی ئەوەی کە چۆن بتوانین خواردنێکی تەندروستمان هەبێت، لە ڕووی ئەوەی بتوانین وەرزشێکی باشمانە بێ، لە ڕووی بتوانین کە پشوویەکی باشمانە بێ. من دایمە وتمەم سیالایەنە هەرسێکی پەیوەندیەکی زۆر سەرەکیان هەیە بۆی کە من بتوانم خاوەنی جەستەیەکی ڕێک بم، خاوەنی جەستەیەکی تەندروست بم، خاوەنی دەرونێکی ئارام بم. خۆ هەر جەستە تەندروست نابێ، ئەبێ دەرونیشمان تەندروست بێ و دەرونمان ئارام بێ. ئەمانە هەمووی ئەتوانین لە ڕێگەی وەرزشەوە ئەمانە بەدەست بێنین. ئەتوانین وزەیەکی باشمانە بێ، ئەتوانین بەباشی لەناو کۆمەڵگەیە هەڵکەین لێکەوتی زۆر زۆر باشی. کەواتە هەموو کاتێک لە پرۆگرامەکەی خۆمانە باسمان کردووە گرنگی و تایبەتمەندی وەرزش چەند گرنگە، هەر تۆ لە مناڵی و هەتا کۆتایی تەمەنیش هەر وەرزش پێویستە. ئێمە زۆر جار پرسیار لە خۆمانەکەین ئەڵێن لە تەلەڤیزیۆنەکانەوە ئەبینی ئەلماشەڵڵا ئەم پیاوە یاخود ئەم ژنە تەمەنی 80-90 ساڵە، ئێستش بیبینە تراکسودێکی لەبەر کرد و جووتێک کالەی لە بپیا و بەسەر شەقامەکانە بە پێڕۆ. ئەمە لە خۆیەوە نەهاتوە، ئەمە بینای بۆ کردووە. هەر لە گەنجێت و لە توانیوێتی بە شێوازێک وەرزش بکات و جەستەی خۆی بپارێزێت و دوورکێتەوە لە هەموو دا و دەرمانێک و توانە جەستێکی ڕێکی بێت. ئەمڕۆ باسی لایەنێکی وەرزشەکەین. زۆر جار پرسیارمان لە خۆمان کردووە یاخود ئەو کەسانەی کە پیان ئەڵێن زلاوازن یاخود زەعیفن، ئەیانوێت لە ڕێگەی وەرزشەوە ببنە خاوەنی جەستەیەکی تەندروست و خاوەن ماسوولکە و جەستەیەکی ڕێک. چۆن ئابن؟ ئەمەش پێکمان پلانی خۆی هەیە. و لە هەمان کاتێ من باسمان کردووە بەداخۆستا تۆزێ ئەوانەمان زۆرترنەوەی کە کێشیان زۆرە و لە پڕبیری خۆیانەکەێتەوە چ پیاوان بێت چ ژنان ڕێژێکی چۆری دروست بۆ لە جەستەیانە و ئەزانێ ئەمە بە چەند ساڵی بینایکرەوە ئەزانێ بە مانگێک داهرێت. نەخێر ئەمە بێت لەسەر خۆبیت لەگەڵ ئەو ڕاهێنەرە لەگەڵ ئەو کەسە پسپۆڕێکە کۆرست بۆدانێ بتوانی بەباشی لەگەڵ یا بڕبووی کە بتوانی کێشت ڕێکەینەوە. بەڵام ئەوەی کە گرنگە بزانین کەسی لاواز کەسی بێهێز ئایا لە ڕێگەی وەرزشەوە ئەتوانێ ببێ بە خاوەن جەستەیەکی پتە و ماسوولکە و جەستەیەکی ڕێک. گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆرە دیمەن فەرشکەریم وەکو پسپۆر لە بواری تەندروستی وەرزش بە ڕێزیان لە ستۆدیۆ لای من میوانە. دکتۆرە بەیانی باش سڵاو لێ بێت. سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ ئێوە. من سەرەتا حەزەکەم لێرەوە بۆ بینەرەکانمان دەستخۆشیش لێ بکەم کە من بێژگە لە پرۆگرامە من ڕۆژێت بینم لەناو هۆڵە وەرزشەکانە کە چەند خزمەت بە کەسانی بە ساڵات چووەکەی چ پیاوان بێ چ ژنان بێ بگرە گەنجەکانیشە لەگەڵایە بە ڕێنمایی زۆر تەندروستی و ئەکادمی لەگەڵیانیت تاوەکو بتوانی لە ڕێگەی وەرزشەوە چارەسەریان بکەین. من نمونەشم لە بەردەمە هەندێک کەسمانە بووە کە ئێستاش لەناو هۆڵەکان یاریەکەن نەخۆشی زۆر درێژخایانی هەبووە کە لە ڕێگەی ئەو ڕێنمایانەی دکتۆرە پێیا توانوێتی نەخۆشیەکەی باشی کۆنتترۆل بک و بگرە لەوانەشە ئێستا جەستەیەکی هەبێت بیری حەپەکانیشی نەبێبی خواچکە من بەرجۆم کەوتووە. زۆر زۆر بەخێر دکتۆرە دەستخۆشیت لێکەین. سپاس کەسێکیەوە باشی کاری خۆمانە. زۆر سپاس. دکتۆرە ئەتوانین ئەو کەسانەی لاوازن بێهێزن ئیتر چ کوڕ بێت چ کچ بێت ئەتوانێت لە ڕێگەی وەرزشەوە بێتە خاوەنی جەستەیەکی باش و تەندروست و ماسوولکەی؟ بەڵێ. پێشەکی دەستخۆشی و لێکەم سپاس بۆ ئەو وەسف و سەنایی کە جەنابێ بە ئێمەگەیان و دیارە ئێمە کە ڕێڕەوی وەرزشمان گرت لە کۆتاییە بۆ خزمەتکردنی کۆمەلگاکەمانە و هەمیشە بەرنامەکەتان ڕازێنەوە بە بەرنامە وەرزشیەکان و بڵاوکردنەوەی ڕۆشنبیری وەرزشی بۆ تاکی کۆمەلگا. من حەزەکەم بۆ دەست پێ بکەم هەمیشە کە بەرنامەمان کردووە باسمان لە وەرزش کردو بە شێوەیەکی گشتی حەزەکەم باس یەک نمونە بێنمەوە ئەڵێن کاتێک کە ئاو ئەوەستێت بۆ ماوەیەکی دوور و درێژ چەند لێکەوتەی لێ ئەبێتەوە یەک کەڕوو هەڵەکە هەڵێنێ دوو قەوزەی ناتەندروست ئەگرێتە خۆی بە کوردەکەی ئەڵێن بۆ گەنەکات. وەرزشیش ئەتوانین بڵێن یاخود جەستە ئەو ئاوەیە کە ئەبێ هەمیشە ڕێڕەوی هەبێ و بڕوات و وزە ببەخشێ بە دەوروبەرەکەی نێڵین بوەستێ هەتاوەکو لێکەوتەی ناتەندروستی لێ ببێتەوە. کەواتە وەرزش ئەو خۆراکەیە ئەو تەغذیە ئاوەیە کە هەمیشە پاکی ئەکاتەوە کە بتوانێت بە ڕێڕەوێکی تەندروستا بڕوە. دیارە چەند بەرنمەیەکمان کردووە لەسەرەوەی کە کێشی زیاد بۆ کەسانی کە کێشیان زیادە چ بەرنمەیەکی خۆراکی چ بەرنمەیەکی وەرزشی ئەبێ پابند بن پێوەی. بەڵام ئێستا بە پێچەوانەوە
بۆ کەسانی کە لاوازنیان کێشیان کەمە ئتر ئایا بەهۆی جینەتیکەوە بێت ئایا بە هەچ هۆکاری نەخۆشیەکەەوە بێت ئایا بەهۆی هۆرمۆناتەکەوەیە کە شەهی نییە هەچ هۆکارێک بێ زۆر کەس هەیە هەر لە مناڵیەوە ناڵێنێت یعنی کە لە مناڵیەوە هێنا ئیکات بە پرۆگرام لە ژیانیە تاگاتە تەمەنێکی بە ساڵات و وەلێکەوتەی ئەبێتەوە وە زۆر ئەعرازی ناخۆش مەسەن بێتاقەتی خەمۆکی تەنانەت نەبوونی سیقا بەخۆی منە و کەلیمەیە کە ئەڵێم نەبوونی سیقا لە زۆر شت ئەگرێتەوە گینا لە باری ئەوە ناکە یعنی کێشەیەکی دەرونی بۆ دروست دەکا من بۆ قەڵەو نابمیان قەڵەوی یاخود بۆ کێشم زیانناکە ئەم بابەتانە بەس بۆی دوورکەوینەوە لەم کێشانە دیارە وەرزش گرنگترین ڕێگە چارەیە کە بتوانێ کێشی تیا سەرخە بابزانین سوودەکانی بۆ ئەم کەسانی یاخود بۆ ئەم تاکی کۆمەڵگایەت چ سوودێکی هەیە یەکەم دروستبوونەوەی ماسولکە و بەهێزبوونەوەی جەستە باشە دوو پتەوبوونی ئێسکەکان چێکم ئەگەر تۆ ماسولکەیەکی بەهێزە هەبێ ئێسکی شپتەوە بێتەوە سێ بەرزبوونەوەی تواناجەستەیەکان و لیاقەواتە لیاقەی جەستەیی و لە هەمان کاتە توانای دەرونیش ئاستی بەرزە بێتەوە توانای دەرونی چۆن بەرزە بێتەوە کاتێککە من وەرزشەکەم ڕژێنی دۆپامین و سیرۆتۆنین ئەڕژێت کە هەردووکی بەرپرسن لە دڵخۆشی کاتێ من دڵم خۆشە بێ سیقەشم بۆ گەڕێتەوە کە کار بکەم لەسەر ئەوەی بەردەوام بم لە وەرزش باش چ جۆرە وەرزشێک لەوانێ بڵێ من خۆم 45 کیلۆم تەمەنم 30 ساڵە یان 25 ساڵات 45 کیلۆم هەمیشای مە ئەڵێن کە یەکەم شت کە دەستی پێ بکەیت کە لەسەر بەرنامەی تەندروست ئەوەیە کە بەکارهێنانی مقاومەوە تا بەرگری بەکارهێنان یەکەم شت بە کێشی جەستە خۆی دواتر لاستیک ئەنجا بەرگریەکان لە ڕێی کێشەوە یاخود دمبڵزەوە یان حەج با بڵێن کێشێکە هەبێت ئێمە ئەگەر لە ماڵەوە ئەنجامی بین ئەگەر لە هۆڵە وەرزشیەکان بێت زۆر کەسێڵێ باشە وەرزش کالۆری سەرفەکە بەڵێ ئێمە ئەڵێن کاردیۆیەکی زۆر بە قووەت مەکە بۆی کالۆریەکان کەمترین کالۆری سەرف بکەیت بەکارهێنانی کێش وتمان لە کێشی جەستەوە دوایی بەرگریەکان مقاومەکان دوای چینە سەر کێش وردە وردە بۆچی لەبەرەوە ئێمە ماسوولکەمان لە ڕێی مقاومە ماسوولکە دروستە بێت کاتێک کە تۆ ماسوولکە وردە وردە ئایا بەش بێت بۆ نمونە بتێ بەس پەلەکانی خوارەوە بەهێزکەی یان پەلەکانی سەرەوە یان جەستە بەگشتیە چەند من لەگەڵەوان نیم کە لەش لاواز بوو پێویستە هەموو جەستە وەکو یەک بە یەکسانی بەهێز بکرێت دواتر کە من بەرگری لەشم بەهێز کرد ماسوولکەکانم بەهێز کرد هۆرمۆنی شەهیە با بڵێن ئارەزووکردن لە خۆراک زۆر کەس ئەو کەسانە ئەڵێ من بەقەت چۆلەکەیەکە خۆم یعنی بەو نەسەئیڵێ کاتێ لەبەروی کە تۆ هۆرمۆنی ئارەزووکردنت نییە یاخود کەمە بۆچی بە دەرمانوەری ئەگری بۆی شەهیە و بەرز بێتەوە خۆت لە ڕێی وەرزشەوە ئەو شەهیەت کۆنتترۆڵەکەیت واولێکە کە ئارەزووی خۆراکە هەبێت و خواردن بەڵام هەموو خواردنێک نا کە بڵێ کە شتێک بێ کە سوودی نەبێ مادام کە وەرزشەکەی ئەبێ ئەو جۆرە خۆراکانە وەرگری کە بۆ بنیادنان و دروستبوونی ڕیشاڵە ماسوولکەکان بە شێوەیەکی تایبەت و ماسوولکە بە شێوەیەکی گشتی و بە شێوەیەکی یەکسان باشە دکتۆرە باسی خواردنت کرد ینی زۆر کەسەیە وانەی کە لاوازن ڕاستە لەوانێ بێنە هۆڵەکانی وەرزش بکەن بەڵام سێرەکەی لە هۆڵەکە چوە دەرەوە هەرچی شتەنا تەندروستەکانە ئەنجامیە بۆ نمونە خواردنە خێرایەکان زۆر بەکارێنێ وانە ڕێژێکی زۆر کالۆریانتیە و ڕێژێکی زۆر چۆریانتیە و ئیترەزانی کە بۆ جەستە چەند خراپە یاخود زۆر کەسێ ئەڵێ وەڵ خۆم ئیشتیهام نیە وەکوی توێڵێ ئەڵێ بڕوا بکە لەسەر سفرە لە ماڵەوە هەموو خواردنەدادێ حەزم لێ نییە بەڵام دوایی سێرەکەی ئەچە پسکیتێکێنێ کە ڕێژەیەکی شەکری زۆری تایە بە چایەکی پڕشەکرەوە ئەیخوا ڕێنمای ئیو چییە کە بتوانێت ئەم کەسە لە هۆڵەکە لەگەڵ هەموو ڕێنمایەتە وەرزشیەکان ئاڕوا ئەبێ لە ماڵی شۆ ئاگای هەم لە خواردنەکەش بێ دوای ئەو باسیش بکە پشودانیش چەند گرنگە وەکو خەوتن ئەبێ جیاوازیمان هەبێ بۆ کەسانی کە کێشیان زۆرە ئەبێ ئاگایان لەو خۆراکانەیە کە هەبێت کە ئەیخۆن ئەبێ بە ئاگا بنلی یعنی بە کوردەکەی ئەبێت دەم بگرنەوە لە زۆر ژەما ئەو خۆراکانە بخۆن کە
سوود ئەگەیەنێ بە بەرنامە وەرزشیەکەی و کێشیشی دابەزن چکم دوو لایەنەیە ناکرێ من وەرزش بکەم و خواردن هەکو بەرنامەی پێشووتر جیاوازی ئەمان لەگەڵوانی کە کێش سەر ئەخەن ئەوەیە کە ئەم ئەبێ 3 سەعات جارێ شت بخوا بەنسبەت ئەوەی کە کێشی کەمە ئەبێ 3 سەعات جارێ شت بخوا بۆ نمونە یەکێک لە خۆراکە سەرەکیەکان شیر هێلکە گۆشت بابەتی گۆشتەکان هەموویتر لە ماسیە و بیگرە لە مریشکە و لە هەمان کاتە ڕێژێکی پرۆتینی باشە بەڵێ ئەوانی کە پرۆتینی تایە ئەگەر کەسێکی ئەوەی کە کێشی بەرزە زۆرە ئەگەر هێلکێ بخوا ئەوە توانێت دووسی هێلکە بخوا بەڕووتی پەتاتە بەکارهێنان بوانی کە کێشیان بڵێن کەمە پرۆتینەکان کاربۆهیدرایتەکان مەسەن برنج بۆ نمونە نان ئەمانی کە شەکر لەم لاوەرەگرێ بەس شەکری ناتەندروست ناکرێ هەمووی بەیەکەوە چێکم بۆ شەکری ناتەندروست واولی ئەکات کە ڕێژەی لە خوێنازیاکە با بڵین چاوری کۆ ئەکاتەوە یارمەتی دەرنیە وزێکیش سەرفە بێ بەڵام تۆ پێویستی بە پرۆتیناتە بۆی یارمەتی دەربێ بە دروستکردنی خانەکانی ناوماسولکە باش کەواتە گرنگە کە خۆراکەکە بڵێ باشە من لە ڕۆژێکە دووژەم ئەخۆم ناتوانم 3 سەعات جارێ خۆراک بخۆم ئێمەکو باسمان کرد ئەگەر بە پرۆگرامینێکی باش بەردەوام بێ نەفەسی درێژ بە لەگەڵ وەرزشەکە وەکووتمان پێویستی بە هیچ دەرمانێک نییە بۆ هێنانەوەی شەهی یاخود بۆ گەڕانەوەی شەهی و خۆراکێکی وای لێتە خۆی حەز لە خۆراکەکە باسی پشودانت کرد واشی لێکا و کەسە کە خەوی ڕێک بێتەوە و ئارام بێت و خەوەکەشی ئارام بێت یعنی پچڕ نەبێت بۆ لە بەرەو ئێمە کەوتمانباری دەرونیمان نائارامە بە هەچ هۆکارێک بێ بەهۆی نەگەیشتنی ئۆکسسیژین بە شێوەیەکی تەندروست بۆ مێخانەکانی مێشکمان بەهۆی ئەوەی کە خوێنمان بە تەواتی بە خاوی هاتو چۆکە خۆراک ناگاتە خانەکانی جەستا کاتە نائارامم کاتە جەستەم لە کارایە هەمیشە لە خەویشە هەر لە کارایە بۆ گەاندنی خۆراک و ئۆکسسیژین بۆ بەشەکانی جەستەمان بۆیە زۆر گرنگە ئەو جۆرە وەرزشەی کە باسمان کرد ئەنجامی بات بە شوێکی تەندروست نەڵێ من وەڵام من کێشم زیای نەکرد ئێمە ماسولکە دروست دەکەین ئێمە وردە بنیاتی ئەنینەوە بۆیە زۆر کەس کاتێک کە لاوازە بێ ئەڵێ من وەرزشەکەم ئەڵێ وەرزشیی تۆ کێش زۆر کەمە ئەمە هەڵەیە بەگوێی ئەو کەسانە نەکەن کە ئەو شێوازە قسەکردنە هەیە لە بەرامبەریانە باشە دکتۆر لەم بینیە پرسیارێکێتە پێشە زۆر جار تووشی ئەمە بین زۆر کەسمانەیە زعیفە هەر خۆی جیناتی بوونیەتی وایە داانیشێک کام خواردنەی خراپە ئەی خواڵم تۆچی واشە پێڵە بەڕاستیڵێ تۆ ڕێم هەموو وەرزشاکەی تۆم هەموو ڕاڕاناکە من ئەوە تا هەموو شتێکی ژەخۆم و جیسمم ڕێکە بەڵام ئایا ئەوە تەندروستە یاخود ئەبێ وەرزش بکە لەگەڵێ بەنسبە دەوانی کە کێش ئەوانەی کێشیان کەمە ئەڵێ هەموو خواردنێکە خۆم و هیچ قەڵەو نابم و بەڵام لە دوایی یا لەوانێمە کۆمەڵە گرفتی سەریکە ئەگەر باسی با بڵێن کێشیان کەمە ئەگەر شەهی هەبێت باوەڕ ناکەم لەوانی لە کەسێک بێ لاواز بێ بەس لاوازیەکەی نۆرماڵە بەپی ئەو خۆراکی کە ئیخوا کە زۆرە خوا و شەکرە خوا و چی ناتەندروستە ئەڵێ من چییە خۆم ئەمانە میتاپۆلیزمی لەشیان سەریعە یعنی زوو ئەی سووتێنێ هەیە بە جینەتیک هەیە میتاپۆلیزمی کەمە یاخود خاوە عفونە کەمە و هەیە سەریعە ئەو کەسانی کە ئاوا هەر بە ژیانی ڕۆژانیان سەریعان چەند ژەمێکە خۆن کێشەی نییە بەڵام معنای ئەوە نییە کە کەسێکی تەندروست بێ لەوانەیە پێی بڵێیت ئادی بینێکی دەکیلۆیم بۆ هەڵگرێن نەتوانێت هەڵیگر لەبەری ماسوولکەی لاوازە بەس هۆکو ئەکتیڤیتی ڕۆژانی ژیانی ڕۆژانی ئاسایی بێ و بەڵام لە داهاتووە کاتێ وردە ئەچێتە تەمەنەوە ئەنجە هۆرمۆناتەکانی کە ئەگۆڕێ وردە کە جەستەی خاو بێتە ئەو کاتە کەڵەکەبوونی چوری کۆ بێتەوە لە جەستەیە و هەستی پێەکە و لە هەمان کاتە کەسانیشمان هەیە کە کێشیان کەمە یاخود ئاساییە کێشی بەڵام چوری دەوروبەری جگەری هەیە و لە هەمان کاتە شەکرەی هەیە لە هەمان کاتە فشاری خوێنی هەیە شەرت نییە ئللا بێ قەڵەو بێ و کەسەکە و کێشانەیە و هەشمانە کێشی زۆرە و ئەو کێشانەی نییە هۆکو سەرەتایەک لەبەری وەرزشەکە ئەو لەوانەیە کێشەی هۆرمۆناتی هەبێت تێکچوونی هۆرمۆناتی هەبێت کەواتە ئەبێ زۆر بە ئاگابن نەڵێ من هەمیشە ئەخۆم لە زانستەوە توێژینەی یعنی سەردەما ئێستا
ئەڵێ مرۆڤ ئەو مرۆڤانی کە کاری ئاسایی ڕۆژانە ئەکەن یعنی ژیانێکی نۆرماڵ ئەبن بەس ئەڵێ یەک ژەم خواردنیان کفایەتە یەک ژەم بزانە کە ژەمێکی تەندروست کفایەتە بەس ئانی کە وەرزشەکەن ئەکرێت دوو ژەمی تەندروست وەربگرن ئەڵێ بۆ لەبەرەوەی لەش پێویستی تەنها بەو وزەیە ئەنجاوەرە تۆ ئەگەر یەک ژەم بخۆیت نیوەی شیرینی بێت و نیوەی بۆ نمونە هەر کار بێ هیچی بنیادنەری هیچ خۆراکێکی تیانە بێ کە بنیادنەری ماسوولکەکان بێ ئەمەیە کە زۆر گرنگە کە زوم بخەینە سەری من هەرچیەکە خۆم فەرمو و سەرفیکە ئەگەر با بڵین مەجالە نییە خودت کاتە نییە بچی بۆ هەڵ وەرزشیەکان لە ماڵەوە ئەتوانی دەیان هەزار سات سۆشیال میدیا لە بەردەستی هەر هەمومانەیە بخێتی سەر بەرنامەیە کە ئەتوانی بۆ سەرفکردنی کالۆری دەیان سەدان جوڵی وەرزشیە بەمەرجێ لەگەڵ توانەکانە بگونجێ و بەمەرجێگە تۆ کەسێکی سەرەتایی بی لە ئەنجامانی جوڵی وەرزشی ئەبێت بە سەرەتاییەوە دەست پێ بکەیت ناکرێت تۆ جهدێکی زۆر بکەیت و دوای کێشەیەکی جەستەیی بۆ دروست بێت باشە لەگەڵەوەی کە باسی و کەسانی لاوازن یاخود و کەسانی تۆزێ بێهێزن زعیفنەکە وەرزش بکەن بە یەک جیاوازی بکەین دکتۆرە لە بینی ژنان و پیاوانە لە بینی کچان و گوڕانە بەپی ڕەگەزەکان ڕێنمایەکانە گۆڕێ بەڵێ بۆچی ئێمە کو باسەکەین هۆکو فسیۆلۆژیای جەستەی ئینسان هۆکو مرۆڤایەتی نێرومێ هیچ فەرقێکیان نییە بەڵام لە بواری فەسلەجەیە گۆڕانکاریمان هەیە ئەوەیە کە هۆرمۆنی ئسترۆجین هەیە لە پیاوانە و لە ئافرەت لە خانمیشە هەیە بەس ڕێژەکەی کەمترە هەموو گۆڕانکاریەکی جەستەیی لە ڕێی هۆرمۆناتەوە لە خانمانە گۆڕانکاریەک هەیە لە پیاوانە ئەو گۆڕانکاریە کەمترە یاخود ئەسڵەن هەر نییە بۆیە بۆ نمونە کچ لە 12 ساڵیەوە گەشەکەی سریعترە لەوەی لە کوڕ یعنی زووتر گەشە ئەکا زۆر جار هەیە لە کوڕانە بنسبت باڵاوان لە 15 ساڵیە هەستەکەی لە پڕ باڵای بەرزەبێت کەواتە ئەو گۆڕانکاریانە لە چه خانما چه لە کوڕانە ئەبێ ڕەچاوی بکرێت لە کاتی ئەنجامی وەرزشە باشە وەرزش دەستپێکێکی گرنگە بۆ هەردوو ڕەگەزەکە بەڵام ڕەچاوکردنەکەی بۆ نمونە بۆ کچیش و بۆ کوڕیش لە کاتێکە کە ئەڵێ تۆ لە 7 ساڵیەوە گونجاوە کە بچیتە سەر ڕاهێنانی ئاسن بۆچی لەبەری لەو تەمەنەیە کە لە گەشەکردنایە ئێسکەکان وردە وردە کۆتایی ئێسکەکان جارێک کڕکڕاگەیە هێشتا بە تەواتی ڕق نەبووە وەکو ئێسک کاتێک کە تۆ لۆدێکی زۆرە خەیتە سەری لە ڕێی کێشی وەرزشی با بڵین ئەوان بەکارهێنانی وەزن با بڵین کێش چی ئەکا ماسوولکەکان بەهێزەکە بە قوتێکە بەڵام لۆ دەخاتە سەر کۆتایی ئێسکەکان نایەڵێ گەشەی تەواو یاخود ئێسکەکان بە تەواوەتی گەشە بکە بەرەو درێژبوونی ئێسک ڕووبە ڕقبوون دروست ئەبێ وردە وردە ماسوولکەی بەهێزە بێ بەس زەختە خاتە سەر ئێسکەکەی ئەو کڕکڕاگەیە زوو ڕق ئەبێت و نایڵێ چۆن بڵین گەشەی باڵا ڕائەگرێت یاقوت خاویە کاتەوە ناڵین بە دەقیقی ڕاگرتن بۆیە زۆر کەس هەیە کە ئەیبینین بەداخەوە ئەمری 14 ساڵە ئەچێ کێشی 25 کیلۆ 30 کیلۆی پێلێ ئەیات و خاتە سەر پرۆگرامیەوە ئەمە قەت تەژێ ئەو حاڵەتە ناکەین بەڵام وەرزشی کاردیۆ وەرزشی ڕاکردن وەرزشی تەمارینی سویدی وەرزش با بڵین بە مەتات با بڵین ئەو بەستەرەکانە ئەتوانین ئەوانە بەکاربێنن و جەستەیەکی تەندروست بمێنێتەوە ئەو مناڵە خۆتەزانی ئێستا مناڵی ئێستا کێشەیەکی زۆر زۆری هەیە بەداخەوە یەن بۆ هەڵە وەرزشیەکان ئەڵێ کێشین بۆ دابگرە بەڵێ باش بەڵام تۆ لە ماڵی شەو ئاگات لە خۆراکەکانی بێ کە ئێستا سەعاتێکی شەو نانەخوات 12 شەو نانەخوا خواردنی ئامادەکرا و یاخۆت خواردنە سەریعەکان بە تەلەفۆنەکەیتە ناو ماڵەکەەوە بۆست زۆر ڕاستە ئەمەیە کێشەکە تۆ ئەبێ بە ئاگابی لە خۆراکەکەی مەڵێ وەڵام من خواردن نەخوا بەس لەو لاوەرزشەکە بۆیە سوودی لێ وەرناگرێ و لەم کاتەیە ڕاهێنەرەکەش ئەڵێ بەرنامەکەی سەرکەوتوو نەبوو بۆیە زۆر زۆر گرنگە بە ئاگابین چ لە بەرنامەی خۆراک بە تایبەتی مناڵ خۆی ئاگای لە خۆی نییەگەر تۆ ئاگال لی نەبێ بۆیە زۆر گرنگە گەر ئێمە بەرنامەی بۆ دابنین یان هەنێشت لە دەمی بگرینەوە و ڕوبەڕووی ئەو جۆرە وەرزشانی کە تەندروستە بەپی تەمەنەکەی
ئێمە دەستخۆشیت لەکەین زۆر زۆر سپاس 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 هەموو کاتێکەکەی بۆ ئێرە کۆمەڵی ڕێنمایی زۆر باشی وەرزشیمانەی تێ ئەم جارش بۆ کەسانەی کە لاوازن یاخود زەعیفن یاخود ئەنوێ خاوەنی جەستێکی تەندروست بن سوودیان لە ڕێنمایەکانی تۆرگرت سپاس بۆ زۆر ئێوە زۆر هیوای سپاس. تەندروستی باش بۆ هەموو لایەک. دەستەکانی خۆشوێری سپاس زۆر زۆر بۆ سپاس جەنابتان.